من ناوم سلێمانیە هەمووی پێنج خولەکێکی تر ئەبن بە 238 ساڵ شەوێکی درەنگی زستان بوو باران ئەباری و ڕەشەبایەکی توند ئەمارەتەکە ئیبراهیم پاشای گرتبووە و خەو لە چاوی ئیبراهیم پاشا زڕا بوو لەبەر پەنجەرەکە داوەستا بوو لە بارانەکەی ئەڕوانی کەس نەی ئەزانی پاشا چێتی حکایەت خوانەکەی هات و وتی قوربان پاشای ڕەنگ و شکۆ چی بۆ ئەوەی خەوی تۆرانوە لە تۆ؟ پاشا لەبەر پەنجەرەکەەوە خۆی سوڕاند و وتی حکایەت خوان بەڵێ پاشام لە دەرکی خانەقا بنووسن سبەی شارێک لە دایکە بێت گەورەتر لە گشت جیهان کیژەکانی بۆ ئایندە لاولاو دەبنە شەڕڤان لاوەکانی لە ئاشتیدا کۆتر ئەبن لە شەڕشدا دەبنە پشکۆی نێواگردان شارێک پڕ لە شاعیر پڕ لە شعر وەک گەوهەر جوان ناوی دەنەم سلێمانی دەیکەم ببووکی گشت جیهان حکایەت خوان بەڵێ پاشام لە دەرکی خانەقا بنووسن دروستی کەن سلێمانی شارێک ببێت بە باخی گوڵ ببێت بە مەڵبەندی جوانی لە ماوەیەکی کەمدا من دروست بووم کۆڵانێک لەملا کۆڵانێک لەولا کارێزێک باخێک دوکانێک دوانسیان بووم بە شارێک ئەو پیاوا بینن ئەوە نالیە ئەوە هات و وتی قوربانی تۆزی ڕێگاتم ئەی بادی خۆش برور ئەی پێکی شارەزا بە هەموو شاری شارە زور نەژمەدینی بەلامان هەیە ڕۆژێکیان بینی خەڵک نازانێ بخوێنێتەوە ماڵەکەی کرد بە کتێبخانە و شاری پڕکرد لە زانست و خوێندنەوە کەمەران مکریمان هەیە ئەو لە خۆپیشاندانێکدا چوو بەردەم خەڵکوتی ئەی شاری هەڵمەت و قوربانی ئەو بۆ یەکەم جارە و ناوەی لێنام ئەو ژنابینن ئەو حەبسەخانی نەقیبە ئەوە هاتوو لە ناو مندا یەکەم قوتابخانی بۆ کچەکان کردەوە و ماڵەکانی پڕکرد لە ڕووناکی ئەو پیاوا بینن ئەو هەمزە ئاغایە خۆی ناو پیرەمێرد و غەزەتە دەردەکات نەورۆزان کچ و کوڕ و جوان و گەورە کو ئەکاتەوەیان هێنێت بۆ گردەکەی یارە لەوێ ئاگر دەکەنەوە و دەیکەن بە ڕۆژبەڵک و هاوار دەکەن بۆ ڕۆژ هەڵات لە بەندەنی بەرزی وڵاتەوە خوێنی شەهیدا ڕەنگی شەفەق شەوهەداتەوە تا ئێستا ڕووی نەداوە لە تەقلیدی ملەتە قەڵبانی گولە سنگی کچان دێ لەبەر وابووم بە 238 ساڵ هێشتا جوان بوو هێشتا مێژوو بە ناو خوێنم دادێت و دەچێ هەتا نالی و حەبسەخان و برایم ئەحمەد و سالم و کوردیم هەبێ قەت پیر نابم شنێ براوی پرسە